دوژمنانی خەڵکی کوردستان لە چی دەترسێن؟ لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا لە درێژەی جموجۆڵی کۆنەپەرستانەوە و نامرۆڤانەی مانگەکانی ڕابردوو دژ بە خەڵکی کوردستان شایەدی چەند نمونە حرەکەتی شوێنیستی وێڕای چاوپۆشی ڕژیم لە شوێنە جۆرە و جۆرەکانی کوردستان بووین کە باس لە ڕێکخراوبوونی ئەم جۆرە حرەکەتانە دەکات. تێکدانی گڵکۆی هونەرمەندان، ئاگرتێبەردانی پەیکەری شاعران، هێنانە خوارەوەی تابلۆی کۆلێژێکی سنا کە بە زمانی کوردی نووسرا بوو، چەند نمونە لە پیلانگێڕی ڕێکخراوی دەست و پەیوەندەکانی ڕژیم لە کوردستانن. هەر ئەم چەند نمونەیە لە خراپکاری دەست و پەیوەندەکان و بەکرەگیراوانی ڕژیم بەڕوونی جەوهەری دژە کولتوری، دوژمنایەتی لەگەڵ مۆسیقا، زانست، خوێندن، سەرەتایەترین مافی مرۆڤ و مافی خوێندن بە زمانی دایک نیشان دەدات. لە شاری مەهاباد بەردی سەرقەبری هونەرمەندی بەناوبانگ محەممەدی ماملێ کە بۆ سەدان هەزار کەس لە خەڵکی کوردستان جێگای ڕێز و حورمەتە بە پژاندنی ڕەنگ تێک دەدەن. نەمر محەممەد ماملێ یەکێک لە موزیسیەن و گۆرانی بێژە بەناوبانگەکانی کوردستانەکە جەماوەرێکی بەرین لە هۆگرانی هونەر و مۆسیقا حەز بە دەنگی دەکەن. پەیکەری شاعر وەرگێڕ و کولتور نووسی بەناوبانگی کوردستان هەژار کە هەموو تەمەنی خەریکی کاری کولتوری بووە و خاوەنی کۆمەڵێک وەرگێڕان و شێعرە، چوارینەکانی عومەری خەیامی بە جوانترین شێوە بە زمانی کوردی وەرگێڕاوەتەوە و فەرهەنگی وشەی کوردی فارسی ئامادە و بڵاو کردوێتەوە و پەیکەرتاشێکی هۆگری کولتور دروستی کردووە، هێرشی دەکرێتە سەر. لە شاری سنا پەلامار دەدرێتە سەر یەکێک لە کۆلێژەکانی زانکۆی شار و ناوی کوردی کۆلێژەکە لەسەر دیواری زانکۆ تێک دەدەن. دەیان ڕێکخراوی مەدەنی و سەدان کەس لە چالاکانی کولتوری کوردستان لە ڕێگەی بڵاوکردنەوەی بەیانیەکی هاوبەش ئەم حرەکەتە کۆنەپەرستانەیەی دەست و پەیوەندەکانی حکوومەتی ئیسلامیان مەحکوم کردووە و خوازیاری محاکمەی ئەنجامدەرانی ئەم حرەکەتە کۆنەپەرستانەیە و ڕێگری لە دووبارە بوونەوەی ئەم کردەوە دژە جەماوەریە بوون. خەڵکی کولتور و هونەر خۆشەویستی کوردستان، چالاکان و خەباتکارانی مافی سەرەتایی و ئینسانی خوێندن بە زمانی دایک، هۆگرانی گەشەی کولتور و هونەر بەم حرەکەتە سەرشۆڕانەیەی ڕژیم لە مەیدان بەدەرنابن و بە خەباتی جددیتر لە پێناو کۆمەڵگەیەکە هونەر و ئەدەبیات و زانست پێگەیەکی بانتری هەیە وەڵامی ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی دەدەنەوە. ئەم حرەکەتە کۆنەپەرستانە و دژە هونەر و ئەدەبیاتەی دەست و پەیوەندەکانی ڕژیم نیشانەی ئاشکرای ترسی ڕژیم لە پەرەسەندنی زانست، هونەر، ئەدەبیات و مۆسیقا لە ناو خەڵکی تێگەیشت و فەرهەنگ دۆستی کوردستاندایە. ڕژیم ڕەنگ بێ بتوانێ بەردی سەر قەبرێک بشکێنێ، پەیکەرێک تێک بدات، تابلۆی زانکۆیەک بێنێتە خوارێ، بەڵام لەگەڵ هەزاران کتێب، ملیۆنان کاسێت و دیسک و کاری دیجیتاڵی، لەگەڵ هەزاران خوێندکار و ملیۆنان کەسی هۆگری خوێندن بە زمانی دایک چ دەکات؟ چواردەیە سەرکوت و میلیتاریزەکردنی کوردستان لەلایەن ڕژیمی ئیسلامی ئێرانەوە نەتەنیا خەڵکی بەچۆک دانەهێناوە، بەڵکو خەباتی جەماوەری کرێکار و زەحمەتکێش، چالاکانی کۆمەڵایەتی و سیاسی، هونەرمەندان، نووسەران، ڕۆژنامەوانان، ژنان، چالاکانی ژینگە پارێز و کلتوری هەموو ڕۆژێ پانتاییەکی نوێ بەخۆ دەگرێت. شەپۆلی ڕوو لە گەشەی خەباتی خەڵکی کوردستان دژ بە کۆماری ئیسلامی دەکرێت لە قەبارەی بەرچاوی بەرهەمی ئەدەبی، هونەری و زانستیدا ببینین. چاپ و بڵاوکردنەوەی ڕۆمان و شێعر، بەرهەمهێنانی فیلم و تئاتری سەرشەقام، مۆسیقا و نیگارکێشی، نووسراوەی زانستی و ئاکادمیک و داهێنانی جەماوەری لە خەبات دژ بە دیکتاتۆری دینی و لە پێناوەی هاتنی ئامانجی ئینسانی و ئازادی خوازانە دەتوانین ببینین. حکوومەتی ئیسلامی لەو خەیاڵەدا بوو کە بازەر بە لێدان و سنووردارکردنی حزبە سیاسەکانی کوردستان، تێرر و ئێدام، زیندان و ئەشکەنجە دەتوانێت خەڵکی شەریف و ئازادی خواز ناچار بە بێدەنگی و ملکەچ بوون لە بەرامبەر یاسای کۆنەپەرستانەی ئیسلامی و سەدەکانی ناوەڕاست بکات. ڕژیم بۆ ملکەچکردنی خەڵکی کوردستان لە هیچ پیلانگەڕی و جەنایەتێک دەریغی نەکرد، بەڵام لە هیچ کامیاندا بە ئاخری دڵخوازی خۆی نەگەیشت و لە ئێستاشدا بەدەست بردن بۆ تەرفەند و پیلانگێڕی نوێ خەریکی ئەنجامدانی هەمان بەرنامە شکست خواردووەکانی خۆیەتی.
ساڵها پێش ئێستا هاوتایانی تاڵەبانی سیستمی وەلایەتی فەقیە لە ئەفغانستان کتێبەکانیان ئاگر تێبەردا، زانکۆکانیان بەست، پەیکەری مێژووی و بە بایەخی بۆدایان تەقاندەوە و ئەمڕۆژ ڕژیمی ئیسلامی هەمان حرەکەت و کردەوەی تاڵەبانی خستوەتە دەستوری کاری خۆیەوە. 40 ساڵ دژایەتی ڕژیمی ئیسلامی لەگەڵ هونەر، ئەدەبیات، زانست، مۆسیقا، سینەما، وێڕای دەست بەسەرکردن و ئەشکەنجەی نووسەران و هونەرمەندان، وێڕای سانسۆر و هەڵوشاندنەوەی جیاوازی بڵاوکردنەوەی فیلم و تیئاتر چ قازانج و دەستکەوتێکی بۆ حاکمانی کۆنەپەرستی ئیسلامی تێدا بووکە ئەم هەوڵ و حرەکەتە زەبونانەیەی ڕژیم لە کوردستان قازانجێکی بۆیان تێدا بێت.